ئێمە وەکو قوتابی خوێندکارە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگەکان لەسەر ئاستی هەرێم دوای 2 ساڵ لە تەخەڕوج دوای تەخەڕوجمان کردو ئێمە تاکە جیلێکین کە هەتاوەکو ئێستا ناوەکانمان بەرز نەکراوەتەوە لە زانکۆ پەیمانگاکانە بۆیە ئێستا داوا ئەکەین بە زووترین کات ئیشەکانمان بۆ بەجێبەجێ بکرێ ئەمەیکە ئێمە دەیکەین داواکاریەکە ڕاستە لە پێناو بەرژەوەندی خۆمانە و ئەمانەوێت لە دوای دامەزرامان بە پلە زانستیەکان ئاسەرکەین بەڵام ئامانجێکی دیکەشمان ئەوەیە ئەمانەوێت ڕۆحی کێبەرکی لەناو زانکۆ پەیمانگەکانان نەکوژرێت. ئەمڕۆ یەکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی کوردستان بۆ دوام جار لە هەولێر و جارێکیش لە سلێمانی گرتبوونەوە دەکەین بەمبەستی دامەزراندنمان 2 ساڵە چاوەڕێ دەکەین دێینە وەزارەتی خوێندنی باڵا دەڵێن عایدی ئێمە نیە دەچینە ئەنجومەنی وەزیران ئەوانیش دەڵێن عایدی ئێمە نیە وەک تۆپ لە هاتین یاریمان پێ دەکەن ئەم حکومەتە فەشەلە هی ئەوەیە ئەگە فەشەل نەبی زانکۆکان ئەو پەڕی ڕۆشنبیری ئەگە جوابی ئەوە نەدەنەوە ئێمە دانەمەزرین ئەی کێ دامەزرین ئەی کێ وڵات بەڕێوە دەبا دامانەوێتن دامەزرین ئێستا لە هەموو شارەکانی عێراق ئەوایلەکانی وەجبەی ئێمە دامەزراون تەنیا ئێمە ماوی کە ئێستا کە لیژنەی وردبینی هاتووە بۆ خوێندنی باڵا ئێمەش ئەمانەوێت ناوەکانمان لەگەڵی بەرزکەنەوەکو ئەوایلەکانی تری سەرجەم شارەکانی عێراق چۆن ئەوان دامەزراندن ئێمەش مافی دامەزراندنمان هەیە و تاکێکی عێراقین لێرە.